دکتۆر یوسف محەممەد سادق گەیشتمە یەکێک لە گەورەترین پۆستەکانی ئەم وڵاتە. من بڕوام بەم شێوازە لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە نەماوە. کە پێیانوتی تۆ بۆ نییە بیتە شاری هەولێرەوە. یەکەم ڕستە یەکەم بیرکردنەوە کە بە خەیاڵی دکتۆر یوسف محەممەد سادق هات چی بوو؟ مناڵەکان نووسە بوون، باش سەری مناڵەکانم لادا و وەکوەوەی کە دواخواحافیزیان لێ بکەن. ئەگەر بەگوێیان بکردینە نە ڕێفراندۆم ڕوویەدا نە شکستی ڕێفراندۆمیش ڕوویەدا و علی حەمە ساڵح یان شاسوار عەبدولواحید. هەر کەسە و پێویستە کات شەڕی خۆی بیکات، خۆی بیکات. بینەرانی کۆباس سڵاوتان لێبێت و لە هەر شوێنێکن هیوادارم کە زۆر باش بن. هەڵبەت ئاشکرایە کۆمەڵێک کەسایەتی دیار هەیە لە هەرێمی کوردستاندا کە لە ماوەکانی ڕابردووە پێگەیکی باشیان هەبووە بە تایبەت لە بواری کاری پەرلەمانی و کاری ئۆپۆزیسیۆندا. بەڵام ماوەی چەند ساڵێکە بێت کە ڕەنگ بێت کارەکانیان بە شێوازێکی تر ئێستا فۆرمێکی دیکەی وەرگرت پێ لە بواری ئەکادمی و لە بابەتی زانستیە. ئەمڕۆ هاتوین بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەڕێز دکتۆر یوسف محەممەد سادق کەسایەتی دیاری سیاسی لە هەرێمی کوردستان لە ڕابردووە و لە ئێستاشدا کەسایەتێکی دیاری ئەکادمی بۆی کە کۆمەڵێک پرسیار و تەوەریگرن تاوتێ بکەین. دکتۆر گیان سوپاس بۆم دەرفەتە و پێشەمە شتێ پێم بڵێ تەندروستی چۆنە؟ زۆر سپاس دەکەم بەنای خۆی گەورە بەخێر بن سەرچاو لەخوا بەزیاوێ ئەلحەمدوللا پیاوە بێ شکر بکات کە ئەگەر تەندروستی باش بێ لەم ڕۆژەیە باشین تەندروستیمە باشە. پێشەمە شتێ بینیم زۆر دابەزیوی لە ڕووی تەندروستیەوە کێشت وەرزشەکەی شێوازی ژیانە چۆنایی ئەماوەیە؟ ڕاستیەکەی ئەتوانم بڵێم ڕێڕۆشنێکی ڕۆژانەم هەیە، ینی مەگەر کەم شەو یا ڕۆژ ڕێڕۆشنی خۆم نەکەم ئیتر ئەوەی کە پێویست بێ بۆیە تا ڕادەیەکی باشەوە هەم لە ڕووی وەزن و یعنیەوە وای کردو کێشم زۆر بەرز نەبێتەوە و لە هەمان کاتیشە وای کردو کە ینی لە ئینەکانە لەو تاقیکردنەوەی کە ئەیکەم بۆ دۆخی تەندروستی لەخوا بەزیاوی هەمووی تقریبان جێگیر بێت. سپاس بەخوا هەمیشە بە هیوای تەندروستێکی زۆر باش. پێم بڵێ لە ئێستادا سەرقاڵی چیت وەکو پیشە و کاتەکانی ڕۆژانە چۆن بەسەرەوی؟ ڕاستیەکەی ئێستا زیاتر سەرقاڵی هەندێک کارین لە دامەزراوەی مەزۆپۆتامیا بۆ لێکۆڵێنەوە استراتیژیەکان و دێمە ئێرە دێمە ئەم ئۆفیسەکە هەم ئۆفیسی ئێمە بۆ وەکو سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان و لە هەمان کاتیشە ئۆفیسی دامەزراوەکە شات لێرەیە و هەندێک جار مەسەرەن پەیپەری سیاسی ئامادەکەین سەبارەت بۆ باسوخواستانی کە دێنەکایەوە ئەو کێشانی کە دێنەکایەوە و لە هەمان کاتیشە جاروبار سەردانی بەغداکەم و لەوێش هەم هەندێک جار ئەو پرسانی کە ئەزانم ئەتوانم کاری تیا بکەم ئەی بینە پێشەوە و لە هەمان کاتیشە خۆشتان نزان لە ماوەی ڕابردووە هەندێک سکاڵامان لە دادگای بەڵای فدرالی تۆمار کرد کە سپاس بۆخوا سکاڵانش سەرکەوتوو بوو لە هەریەکە و لە بوارێکە توانی پرسێک بەرێتە پێشەوە. زۆر باشە. پەیوەندی و لەگەڵ خەڵکا چۆناییە تێکەڵاویانە بیت سەردانیانەکەیت؟ بەڵێ هەم لێرە زۆر جار پێشوازی لە چن و توێژی جیاوازەکەین بە تایبەتی هەم دۆست و برادر و ئەو خەڵکانی کە بە درێژایی ئەو ساڵانە ناسیوان و هەندێک جاری شوێن و چون و توێژە جیاوازەکان کە کێشەیانە بێت کێشەی یاساییانە بێت کێشەی دەستوریانە بێت دیان سەردانەکەن لێرە و لە هەمان کاتیشە لە شوێنەکانی تریش لە شوێنە گشتیەکان بە بەردەوامی ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە درێژە پێدەی. دکتۆر ماشەڵڵا ئەزمونە زۆر بوو هەم لە ڕووی ئەکادمی و هەم لە ڕووی سیاسیەوە. ئەگەر بژاردێ بخەنە بەردەمە لە نێوان ژیانی ئەکادمی و مامۆسای زانکۆ ئەو بابەتانەیە تاوەکو ژیانی سیاسی کایمان هەڵبژێری؟
ڕاستیەکەی ئەگەر ئەوڕ لە دواوە دەمەوە ڕەنگە یعنی ئەمە خەڵکێک وا بزانێت کە هین بێ ینی جۆرێک لە مۆبالەغی تیا بێ بەڵام لەگەڵ خێزانیشمان کە زۆر بیرەکەینەوە ینی قسە باسی خۆمانمەنەوێت لە ئاستی خێزانیە ئەو کاتانی کە لە زانکۆ بووم و مامۆسای زانکۆ کارم کردووە و کار ئەکادیمیەکانی خۆمانمان درێژە پێداوە ڕەنگە ژیانمان زۆر ئارامتر و باشتر و خۆشتر بەڕێکرد بێ وەک لەو کاتانەی کە ئیتر تێکەڵی دنیای سیاست بووینەوە هەڵبەت تێکەڵبوونەوە لەگەڵ دنیای سیاست لە دوای دروستبوونی زوتنەوەی گۆڕانەوەش کۆمەڵێک شتی پێداوین بەدڵنیاییەوە هەندێک سەروەری لە ژیانمان بەهۆی ئەوەوە هاتوتەکایەوە بەڵام لە ئاستی شخصی و لە ئاستی ژیانی کەسی و تەنانەت ئەتوانم بڵێم هەردیسانەوە ئەمە مۆبالەغە ناکەم تەنانەت لە ئاستی بژێوی ژیانیش ڕەنگە ئەو کاتانە زۆر باشتر ببێتین وەک لە دوایی کە هاتینانەوە سیاستەوە و من کە یعنی ڕازگویانە قسەیەکەم هیچ شینێکی تیانە ئەوە بۆ شێوەیە هەز ناکەی هی ئەوە بێکە لەگەڵ ئۆپۆزیسیۆن نبووی ئەگە بن لەگەڵ بەری دەسەڵات و حکوومەت ئابووی تا ڕنگ بێ هەمان بۆ سوورەتە بواە ئێجا خۆ جەناب زانین من لە ماوەیەک لە ماوەکان گەیشتمە یەکێک لە گەورەترین پۆستەکانی ئەم وڵاتە کە پۆستی سەرۆکی پەرلەمان بووە ڕاستە یعنی وەرگرتنی پۆست و بەرپرسیارەتی لە لایەنێکی ناڕازی و لایەنێکی ئۆپۆزیسیۆن جیاوازە وەک لە لایەنێک کە سەر بەدەسەڵات بێ هەرچەندە بەداخەوە خەڵکانێک هەبوون کە لە ناڕازیەکانیش پۆست و بەرپرسیارەتیان وەرگرت بەڵام دوایی بە ئاقارێکی ترا ڕۆشتم خۆ ئەو نمونانشمان هەبووە بەڵام ڕاستیەکەی ئەو کاتشی کە لە سەرۆکایەتی پەرلەمان بووم زۆر جار بیرم لەوە کردوێتەوە باشە کە دەسەڵات بەم شێوەیە کە تۆ هەمیشە ئەبێ لە خەمی چۆنیەتی جێبەجێکردنی ئەو بەرپرسیارەتیانە بی کە لەسەر شانتە بۆچی ئەوەندە خەڵک هەوڵی بۆدا باوەڕ هەبێ چەند جار لە خۆم پرسیەوە ئەو کاتی کە لە سەرۆکایەتی پەرلەمان بۆیە نەخێر ڕاستیەکەی ئەگەر بتەوێ بەرپرسیارەتی خۆت بەرامبەر بەخوا و بەرامبەر بە خەڵک بەو شێوەیە کە پێویستە جێبەجێ بکەی باوەڕ دەبێت وەرگرتنی بەرپرسیارەتی هیچ خۆشێکی تیانە ڕاستە پەشیمانی لەوەی کە سەردەمانێک بەهێزترین کەسایەتی ئۆپۆزیسیۆن بووی بەتایبەت دوایەوەی بووی بە سەرۆکی پەرلەمانی کوردستان نەخێر بە دڵنیاییەوە پەشیمان نیم ئەوە بەشێکە لە ینی پڕشانازیترین کاتەکانی تەمەنم زۆر سەخت بووە بەتایبەتی کە من گەنج ینی ئەو کات هێشتا زۆر گەنجتر بووم ئەستا گەنج نەماوین ینی و زۆر جار پێمان ئەڵێن گەنج بەس گەنج نەماوین ینی بە هینی بەهین بێت ینی ئەوەی تەمەن بەتایبەتی ینی ئەوەی کە باسەکرێت لەوەندە بۆ ئەوەندە گەنجەوانە ئێمە گەنج نەماوین بەڵام ئەو کاتە گەنج بووین ئەو کاتە ڕەنگە پێویست بوو بە شێوەیەکی تر ژیانی خۆمانمان بگوزارادایە بەڵام کە ڕوبەڕووی ئەو بەرپرسیارەتە گەورە بووینەوە زۆر سەخت بوو لەسەرمان بەتایبەتی لە دۆخێکی ئێجگار سەختی هەرێمی کوردستان بوو ئەو کاتانە طبعاً هەر بۆ زانیاری جەنابەت و بۆ زانیاری بینەرانیش لەم ڕۆژانەیە خەریکی نووسینی بابەتێکم لەسەر ئەو قۆناغە مێژوویە و پێم وایە قۆناغی دابڕانە لە کۆمەڵێک شت کە لە پێش خۆی ئەمە جگەل لەوەی کە ئەو قۆناغی بەرەنگاربوونەوەی ئەو شێوازە لە حکومڕانی بوو لە هەرێمی کوردستان کە ئێستاش ئێوە خۆتان نەزانن هەوڵی ئەوە هەیە کە تێپەڕێنرێ بەڵام ئەو کاتە ئێمە زۆر بە چڕی چوونە سەرخەت بۆ گۆڕانکاری ترکردنتیایە بەڵام سەرباری هەموو ئەمانە قەیرانی دارایی کە پێش دەست بە کاپوونی ئێمە لە سەرۆکاتی پەرلەمان دەستی پێکرد شەڕی دژی گروپی تۆرۆریستانی داعش کە هەر لەو کاتی لە سەرۆکاتی ئێمە بوو دەستی پێکرد وە لە هەمان کاتیشە قەیرانی سەرۆکایەتی کە وەکو کێشەیەکی بۆ ماوەی بۆمان بەجێما بوو هەموو ئەمانە زۆر قورس بوون بەڵام ئەتوانم بڵێم ینی قۆناغێکی پرشنگداری ژیانی ئێمە بووە بەڵام ئەگەر بەراوردی کەین بە ژیانی ئاکادیمیەکە ژیانێکی مستەقرتر و بێسەرێشەتر و خۆشتر و گونجاوتر لەگەڵ خواست و ئینەکانی ژیانی خۆمان بووە کاتێکە پێیانوتی تۆ بۆ نییە بیتە شاری هەولێرەوە
یەکەم ڕستە یەکەم بیرکردنەوە کە بە خەیاڵی دکتۆر یوسف محەممەد سادقە هات چی بوو یەکەم شت تا ڕادەیەک بۆ من پێشبینی کراوە بۆچی چونکە لە زووە خراپبووینە بەردەم ئەوەی کە یان ئەو دۆخە گۆڕانکاری لێ بەسەریە و کۆی ئەو بەرپرسیارەتیانە نامێنێ و یانە بێت ڕازی بین بە دەسەڵاتی ئەمری واقع و ڕازی بین لە دەرەوەی پەرلەمانەوە ئەو ئۆردەرانی بۆ پەرلەمان دێن ئێمە جێبەجێکین وەکو پێش خۆمان بەڵام ئێمە ڕازی نەبوون بۆیە یعنی خۆی ئەوە ئاسایی نەبوو بەدڵنیاییەوە ئاسایی نییە کودتا بوو بە شێوەیە لە شێوەکان بەڵام پێشبینی کراو بوو لەلایەن ئێمەوە ئەمانزانی کە ڕۆژێک احتیمالەکە ئەوە ڕووبا ئەوە نەکەرەوە پێشبینی شتی زۆر خراپتریشمان کردو وەکوچی من یعنی لە پرسی یاسای سەرۆکایەتی تا ئەوەی و ئەمەشم بۆ کەسانەوە تووە کە هەندێک پەیامیان بۆیە هێنام تا ئەوەی گیانی خۆشم لەو ڕێگایە لە دەست بدەم پێشبینیەوەشم کردبوو هەر بۆ زانیاری جەنابەت ئەو ڕۆژەی ڕۆشتم بۆ ئەو بازگەیەوە لێەوە تێپەڕین طبعاً هێزێکی زۆر کۆکرابوویەوە یعنی من کە هاتینەوە لێرە لە کۆنفرانس ڕۆژنامەوانیەکە باسم لەوە کروتمە ئەگەر ئەو هێزە زۆری کە هێنرابوو لەو بازگەیە کۆکرابوویەوە لە شنگال بووایە وەش لە شنگال بەرگریان لە شنگال بکردایە ئەوە جەنۆسایدی کوردانی ئەزیدی ڕووی نادا و بە حەقەڵێم ئەوە و هەمومان ئەوە هێزەمان بینی هەموو ئەوانی کە ئەو نەکرد ئێمە هەموو ئەوانی کە ئەو ڕۆژە لەو بازگەیەوە تێپەڕیون نەک لەو بازگەیە بازگەی پردێ لە هەموو بازگەکانەوە تێپەڕیون ئەزانن کە چه هێزێک لە هەموو بازگەکان کۆکراوەوە بەڵام ئەو ڕۆژەی کە ڕۆشتین یەکێک بوو لەو ڕۆژانەی کە مناڵەکان نووسە بوون سەری مناڵەکانم لادا و وەکوەوەی کە دواخواحافیزیان لێ بکەم ینی من ئامادە بووم بۆ ئەوەش ڕاست یەک شت هەیە لای خەڵک زۆر پرسیارە کاتێکە ئەم هەواڵەی کە پێیانوتی تۆ بۆ نییە بیتە شاری هەولێرەوە کاتێکە ئەو کاتە پێم وابێت ینی گومانی تێنەکە خوا لێ خۆش بوو کاک نەوشیر و مستەفا لە ژیاندا بووە هەڵوێستی ئەو چی بوو لەبارەی ئەم هەنگاوەوە قسەی لەکرد لەگەڵ خۆتە چی پێوتیت لەم بارەیەوە خۆی ئەو کاتێک ینی کاک نەوشیروان بەڕەحمەت بێت تازە سەرەتای نەخۆشەکەی لە دەرکەوت بوو چەند ڕۆژێک بۆ هەرێمی کوردستانی بەجێهێشت بوو بۆ چارەسەر چوو بۆ دەرەوە بەڵام پێشەوەی بۆ چارەسەر ڕاتە دەرەوە یەکمان بینی باسی لەوە کردەوەی لە من کردوتی هەر شتێک هاتە پێشەوە لەگەڵ ئەو برادەرە کۆنانە ئەو برادرانی کە پێشووتر لە ناو یەکێتیە پۆست و بەرپرسیارەتیان هەبوو چەند ژمارەیەک لەو برادرانە وتی هینە گروپێکی قەیران دروستکەن و پێکەوە بڕیار بدەن کە چیەکەن چونکە من دوورەکەومەوە و بەشداری لە دروستکردنی بڕیار ناکەم بۆیە هەرواشمان کرد ینی کە زانیمان پارتی ڕێگری لە بەندا کا بۆ چوونە هەولێر و ڕێ لە وەزیرەکانەگرێ بۆ چوونە سەرکار ئەو شەوە پێشەوە کۆبنەوەیەکمان کرد ئەو گروپی قەیرانە کە دوایی لەناو گۆڕانە ناوین هەر کاگنۆشان خۆی دوایی بەنامەیەک ناوی گروپەکەی گۆڕی بۆ گروپی ڕاوێژ حەزەکەم جارە هە لەسەر مەسەلەی پەرلەمان و سەرۆکایەتەکەی بەڕێزت بمێنمەوە پارتی لەو ماوەیە هیچ ئۆفەرێک سوڵحەیەک شتێکی بۆ پێشنیار کردی کە بۆ ئەوەی کە دەست بەداری ئەو بابەتە بیت و واز لەو بابەتە بینیت بەدڵنیاییەوە باسم کردووە کە کاک مەسعود دوو جار پەیامی بۆ من نارد لەسەر ئەو بابەتە جارێکیان پێش دانیشتنی 23 حوزەیران لە 22 حوزەیران و جارێکیشان پێش دانیشتنی 19 ئاب و بەدڵنیاییەوە پەیامەکانی ئەوان بەو شێوەیە بوو کە ئێمە کارە ئوسوڵەکانی خۆمان جێبەجێ نەکەین وەکو پەرلەمان ئیتر ئەو کاتە بەدڵنیاییەوە بە شێوەیەکی هەڵوێستان بە شێوەیەکی ترە بوو بەڵام ئەوە لەگەڵ هەم لەگەڵ ئەو پرەنسیب و بنەمانە ناگونجاکە ئێمە بڕوامان پێ بوو و لە هەمان کاتیشە لەگەڵ ئەو بەڵانانەش ناگونجاکە بەڵێنمان بە خەڵکدا بوو بۆیە لە ڕاستیە ئەوەمان کرد کە پێویستە کات بە پێی یاسا و پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بیکەین بەوەی کە داواکاری پارتیەوە بوو 4 پرۆژە یاسا لەلایەن 5 فراکسیۆن
پێشکەش کرابوون بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی دوانیانی فراکسیۆنی یەکێتی بوو دانێکیان هی ئیسلامیەکان بوو و دانێکیشان هی گۆڕان بوو ئەوانە نەخێنە بەرنامەی کارەوە بەڵام ئەوە ناکرێت چونکە بەپی پێڕەوی ناوخۆ ئەندامانی پەرلەمان مافیەوەیان هەیە داوای ئەوە بکەن کە هەر پرۆژە یاسایی بخرێتە بەرنامەی کارەوە و دەستی سەرۆکایەتی پەرلەمان ئەرکێتی و پارتیش پرۆژەی بهێنایە پرۆژەکەی پارتیشمانە خستە بەرنامەی کارەوە بۆیە ئەوەی کە پێویست بوو ڕێگای وسوڵی بوو ئەوەمان گرتە بەر ئێستا ئەم دقەیە پارتی داوای دانیشتن بکات لەگەڵ بەڕێستا دەربارەی بابەتێک بڕێکەوە یا تەفاهومێک هەبێ ئامادەیت لەگەڵیان دابنیشیت وەستاوەتە سەرەوەی کە چییە یعنی خۆی بەدڵنیاییەوە بوونی ململانی سیاسی بوونی جیاوازی بیر و بۆ چۆن شتێکی زۆر زۆر ئاساییە هەرچەندە تا ئێستا و پەیوەندی ئاسایی نەبووتەوە بەڵام من هەمی کە قەت یعنی ئەو کاتەشی کە دوایی چۆمان جوین نێرانی عراق لە پەرچەکرداران نین لەو ئەو دۆخە ململانەیەکی سیاسی بووە لەو قۆناغەیە و ئەوەی کە پێویست بووە ئەرکی سەشانی خۆمانمان جێبەجێ کردووە و من خۆشم بە مەغدور نازانم بەرامبەر بە پارتی ئەزانم چیم کردووە ئەزانم ڕاستەوە ئەوان ڕێیان لە بەندە گرت بەوەی کە بچمەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان بەڵام ئێمە لە کۆتاییەکەیە پرۆژەی سەرۆکی هەتا مردنمان لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئاشتیانە کۆتایی پێهێنا یعنی ئەو هەنگاوانی ئێمەش گرتمانە بەر هەروە کەم و ئاسان نەبوون یعنی لە پێش ئێمە زۆر بە ئاسانی کاک مەسعود خۆی لە کتێبەکەی باسیەکە ئەڵێ من ئاگام لێ نەبووە ماوەکەیان بۆ درێژکردنەوە یعنی خۆی لە کتێبەکەی وا باسەکە بەڵام ئێمە نەکرد ئەوەمان نەکرد بەڵکو وامان کرد کە ئەوەی کە کەسێک بۆ هەتا مردن سەرۆک بێت لە هەرێمی کوردستانە کۆتایی پێبێنین و یعنی کەواتە ئەوە ململانەیەکی سیاسی شتێکی ئاساییە بۆیە لە پرچەکرداران نیم یعنی ئەو نییە کە هەر شتێک لەلایەن پارتیەوە بێ بەڵام ئەوە غەڵەتە یانین لە ئەنجومەنی نوێنەرانی عراق بووین زۆر جار ئێمە شتێکمان وتۆ ئەوان بەگوێیان کردوین ئەوان پەسەندیان بووە بۆ نمونە لە دادگای باڵای فدرالی لە پرسی دادگای باڵای فدرالی و یاسای دادگای باڵای فدرالی ئەوەی کە ئێمە باسمانە کرد ئەوانی شەر بە هەمان شێوە هاوڕا بوون لەگەڵمان لەبەرەوە هیچینێک نییە ئەگەر بۆ خولی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان دووبارە بەڕێستان بکەنەوە بە سەرۆشی پەرلەمان یەکەم بڕیار کە پێشکەشی خەڵکی کوردستانەکەیت و کە جێبەجێەکەیت چ شتێکە بێت بۆ خەڵک لە ڕاستیە ڕوون و ڕاشکاو بم من بڕوام بەم شێوازە لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە نەماوە ساڵی 2023 ئەمەم لە بابەتێکان نووسیوە بەڵێ و یەکێک لە هۆکارەکانی ئەوەیشی کە پەلەمان نەکرد لەوەی لەو هێزە سیاسی تازانەی کە دروست بوون بەشدار بین پەیوەندی بەوە هەیە ئەم شێوازە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان هی ئەوە نییە پیا بتوانێت تەماهی لەگەڵا بکات هۆکاری سەرەکی چییە هۆکاری سەرەکی ئەمەوەیە کە لەم شێوازە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەویسترێ شتی ڕووکەش هەبێ پەرلەمانێکی ڕووکەش حکوومەتێکی ڕووکەش نازام دەسەڵاتی دادوەری بە هەمان شێوە لە ناوەڕۆکەی خۆی تەفریق بکرێتەوە دەستەی دەستپاکی بە هەمان شێوە لە ناوەڕۆکی خۆی تەفریق بکرێتەوە هەبێ بە ڕووکەش بەڵام لە ناوەڕۆکە هیچ دەسەڵاتێکیان نەبێ دیوانی چاودێری دارایی بە هەمان شێوە هەموو دام و دەستگاکان شتی ڕووکەش بن دەسەڵاتی ئەمری واقعی فعلی لە دەروی ئەمانە ئەم دامەزراوانە هەبێت کە ئێمە دژی بووین ئێمە لە سەرۆکاتی کە ئەو کاتی کە لە پەرلەمان بووین لەگەڵ ئەوە بووین کە دامەزراوە فەرمی و شەرعیەکان بەهێز بکرێ حیزبەکان زۆر زۆر ئاساییە حیزبی سیاسی لە هەرێمی کوردستانە بێ حیزبی گەورە بێ حیزبی بچووکە بێ بە پێی حەجمی خۆیان بە پێی ئەو متمانەی کە خەڵک پیانەدا بێنە ناو پەرلەمانەوە لە ناو پەرلەمان بن حکوومەت دروست بکەن بەڵام ئەوەی کە لە دەرەوەی دامەزراوە فەرمیەکانەوە کۆمەڵک کارکتەری سیاسی و حیزبی بڕیار بدەن من پێم وایە کە شخصی خۆم ناتوانم تەماهی لەگەڵ ئەمە بکەم وەکو چۆن ئەو کاتش کە لە سەرۆکاتی پەرلەمان بووین تەماهیمان لەگەڵ ئەمە نەکردووە بۆیە خوازیاری ئەوەی شێوازێکی تازە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان بێتە کایەوە چکە ئەمە ئیتر دەرکە و فەشەلی هێنا و لە ڕاستیە ئەگەر ئەو کاتە بەگویان بکردینە کە ئەو پرۆژە چاکسازیانەمان پێشکەشە کرد وەکو پێشەوە وەکولانەکانی ئۆپۆزیسیۆن دوایی لە پەرلەمانی کوردستان
ئەوە دۆخی هەرێمی کوردستان بەم شێوە لەرزۆکەی ئێستای لێ بەسەر ناهاو و ئەگەر بەگوێیان بکردینە نە ڕێفراندۆم ڕوویەدا نەشکستی ڕێفراندۆمیش ڕوویەداوە ئەو کاتە هەموو خاکی هەرێمی کوردستان خاکی مێژووی هەرێمی کوردستان بەدەست کوردەوە بوو و کورد کارکتەرێکی سەرەکی ئەم ناوچەیە بوو بەڵام بەگوێیان نەکردین بەداخەوە دژمان وەستانەوە و دۆخی هەرێمی کوردستانان بەم ڕۆژەگەیان بۆیە لەگەڵ تەماهیکردن نیم لەگەڵ ئەم شێوازە لە حکومڕانی ئەوە تا ئەبینی ئەوە هەڵبژاردن کراوە پەرلەمانیش هەڵبژێراوە و بۆ نزیکە بینەوە لە 2 ساڵ لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و بەڵامەوانە پەرلەمانی کوردستان کارانیە. دکتۆر گیان یەک پرسیاریکەکەین بۆ نمونە پێت وایە کە گەورەترین هەڵەی یاخود بڵین گەورەترین بڕیارێکی هەڵەکە لە مێژووی سەرکردایەتی کوردرا بێت کام بڕیارە بووە کە تۆ زۆر پێت وایە هەڵە بێ و نابووە ئەو بڕیارە بدایە؟ لە ڕاستیە بەداخەوە لە هەرێمی کوردستان لەناو کووردا بە شێوەیەکی گشتی بە پێچەوانەی ملەتە زیندووەکانی تری دنیا پێداچوونەوە نییە، هەڵسەنگاندن نییە بۆ شکستەکان و بۆ شکستەکانی ڕابردوو و هەڵسەنگاندن بۆ کرێکە خاڵی هێز چی بۆ خاڵی لاواز چی بۆ بۆچی شکستمان خوارد ئەمە نییە لەناو کووردا بۆیە شکست لە دوای شکست یەت یعنی ئێمە شکستی ڕێککەوتنی جەزایر و دوای ئەوە شکستی شۆڕشی کوردمان بینی لە 1974 و 1975 دوایی ئەنفال و کیمیاباران و دیسانەوە جۆرێکی تر لە شکستمان بینی لە کۆتایینەوە کۆتایی هەشتاکانی سەدەی ڕابردوو دوایی شەڕی ناو خۆمان بینی و دوایی شکستی ڕێفراندۆم و شکستی 16 ئۆکتۆبەرمان بینی پێش ئەوە شکستی شەنگالمان بینی کۆمەڵێک شکست بە دوای یەکە هاتن کە ئەبینی بە بەردەوامی دووبارە بێتەوە ئەتوانم بڵم لە مێژووی تازەمانە گەورەترین بڕیاری هەڵە کە درا ئەنجامدانی ڕێفراندۆم کە ئەتوانم بڵم هەڵەی 100 ساڵی ئێمە بەس بەشێکی خەڵک دەڵێن ئەمە مافێکی شەرعی و یاسایی گەلی کوردە بەڵێ بەدڵنیاییەوە ئەوە بابەتە بکە سەرنجی تۆ لەسەر مەچێ بۆچی هەڵەیە سربەخۆبوون مافێکی ئەم میلەتەیە وەکو هەموو گەلانی تری دنیا سربەخۆ بێ بەڵام زۆر گرنگە تۆ هەلومەرجە نێودەوڵەتی و ئیقلیمی و ناوخۆییەکان بەباشی بخوێنیتەوە بۆ ئەوی بزانی بڕیاری هەڵە نەدەی توانا و ئیمکانیاتەکانی خۆت بزانی و بزانی ڕوبەڕووی چ مەترسیەکە بیتەوە و هەر ئەوە تا یعنی دەرەنجامەکەی چی بوو؟ دەرەنجامەکەی ئایا بووە هۆی سربەخۆیی ئای ڕێفراندۆم ئەوەی کە کرا بە ناوی ڕێفراندۆمەوە طبعاً ئەو ڕێفراندۆمە هیچ مستەمسەکێکی قانونی نییە ئەوەی کە کرا هیچ مستەمسەکێکی قانونی نییە نە یاسایی لە پەرلەمانی کوردستانەوە بۆ دەرچوو نازانم یعنی هیچ مستەمسەکێکی قانونی لەسەر ڕێفراندۆم و دەرەنجامی ڕێفراندۆم لە ئاران نییە بەڵام ئایا ڕێفراندۆم بووە هۆی هێنانەکایی سربەخۆیی ئایا لە دوای ڕێفراندۆم ئیعلانی سربەخۆیی کرا بەدڵنیاییەوە نەخێر دەرەنجامەکەی چی بوو؟ دەرەنجامەکەی ئەوە بوو کە لە کاتێکە بەهۆی شەڕی دژی گروپی تۆرۆریستی داعش و یعنی هاوکاری هاوپەیمانان و بەهۆی ئازایەتی هێزی پێشمەرگە هەموو ئەو سەرزەمینەی کە کورد بەهی خۆی ئەزانێت لە ناوچە جەناکۆکان بەدەستی هێنا هەر لە خانەقینەوە بیگرە بۆ شەنگال یعنی هەموو ئەو سەرزەمینەی کە کورد بەهی خۆی ئەزانێت تا شاخی حەمرین هەمووی بەدەست کوردەوە بوو چی لێ بەسەر هات نزیکەی لە 150 خاکی هەرێمی کوردستان لە دەسترا لە کاتێکە کە تۆ هاوشێوەی پەیمانی بلفۆر کە ئیسرائیلی لەسەر دامەزرا پێشنیاریان بۆ کردی وتیان ئەگەر ئەو ڕێفراندۆمە نەکەی ئێمە گرانتیەوەکەین کە کێشەکانتان لەگەڵ بەغا یەکلا بکەینەوە و لە ئەنجومەنی یاساییشی نێودەوڵەتیش بڕیارێک دەبکەین بۆ ڕاستەیە کە عێراق مولزەم بکەین کێشەکانی خۆتان خۆی لەگەڵتان یەکلا بکاتەوە و ئەگەر ئەوەش ڕێی نەدا دوای 2 ساڵی تر ئێوە ڕێفراندۆم بکەن ئێمە پشتیوانیتانەکەین ئەوە پەیامی تەلەرسن وەزیری دەرەوەی ئەمریکا و وەزیری دەرەوەی بەریتانیاش بوو لە باتی ئەوەی کە ئەم زەمانەتە نێودەوڵەتیانە قبوڵ بکرێ و هەوڵی چارەسەرکردنی کێشە و گرفتەکان لەگەڵ بەغدا بدرێ خۆتان بینیتان
هەر عینادی کرا لەسەرەوەی کە ڕفراندۆم ئەنجام بدرێ وە لە ئەنجامیەوە ئەو شکستە گەورەیە بەسەر میلەتی ئێمە هێنرا. باسی ئۆپۆزیسیۆن بکەین لە ماوەکانی ڕابردووە بەڕێزت ناڵم گەورترین کەسایەتی سیاسی بووی لە بابەتی ئۆپۆزیسیۆنە، بەڵام ئێستا سیستەمەکە تقریباً جیاوازە، کەسانی نوێی هاتنەتە نێو ساحەکەەوە، ئەو پەیمانی جیاواز هاتێتە ناو ساحەکەەوە. کۆمەڵە کەسایەتی جیاوازی تێسە بۆ نمونە کە لەوانە کاک عەلی حەمە ساڵحە، کاک شاسوار عەبدولواحید، ئەمانە وەکو دوو سەرکردەی سیاسی لە چۆنەڵی چوارچەوەی ئۆپۆزیسیۆن ئابیندرێن. سەرنجی بەڕێستان چییە لەسەر ئەم کەسایەتیانە و لەسەر هێزەکانیان؟ نایەتوانن گۆڕانکاری دروستکەن یاخۆت ئەو ستایلی ئەوان چ ستایلەکە بۆ چوونی بەڕێستان؟ خۆی لە ڕاستیە لە دوای شکستی گۆڕانەوە ئیتر وابوو پەرتیەکی زۆر گەورە دروست بوو لە ناو هێزە ناڕازیەکانی هەرێمی کوردستانە. طبعاً لە سەردەمی بەهێزی گۆڕانە ئۆپۆزیسیۆن زۆر بەهێز بوو، هەندێک ڕەنگە هەندێک پیان وابوو بێ هەندێک هێزی ئەو کاتی ئۆپۆزیسیۆن پیان وابوو گۆڕان هاتووە جێ ئەوانی گرتووە کە لە کاتێکە ئەمەوانە بوو کە گۆڕان هات هێزەکانی ئۆپۆزیسیۆن هەم سنگ و قورسایی و دەنگ و کورسیان زیایی کرد، هەم بەهێز بوون لە ناو سیستمی حکومڕانی هەرێمی کوردستانە کە گۆڕان شکستی خوارد پەرتیەکی گەورە دروست بوو و ئێستا ئێمە لە سەردەمی ئەو پەرتیین. لە ڕاستیە لە ماوەی ڕابردوو بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەوڵماندا لەگەڵ کۆمەڵە کەسایەتی تر کە ئەم پەرتیە کۆ بکەینەوە و هەوڵیەوە بدەین کە ئەو هێزانی لە دەرەوەی پارتی و یەکێتین سەرباری بوونی جیاوازی بیر و بۆچوونیان، بەڵام هەمویان لە چوارچێوەی هاوپەیمانیەکە کۆ ببنەوە و ئەمە ژوایە کرد ئاڕاستیەکی سێهەم لە هەرێمی کوردستانە جارێکی تر دروست بێتەوە. هیوادارم یعنی ئەمە هێزانە لانی کەم قسە لەسەر یەکتری نەکەن، دژی یەکتر نەوەستنەوە، یەکتر تۆمەتبار نەکەن کە ئەزانیەوە وەکو پندەکەی مەلای مەشهوری لێ هاتووە لە ناو کوردیا کە حەز ناکەم ئێستا بیگەڕمەوە ینی وەکو ڕێزێک بۆ بینەران، بەڵام ئەو تاوانبارەکە بەوەی کە پیاوی دەسەڵاتە ئەویش ئەم تاوانبارەکە بە پیاوی دەسەڵاتە دەسەڵاتیش ئەو لایەنەکانی دەسەڵاتیش دانیشتون سێرەکەن ئەڵەن کەواتەی ئەمە لە ئەخیرا هەر براوین ئەوەی لات عەلی حەمە ساڵح یان شاسوار عەبدولواحید. والله من پێم وایە کە یعنی هەرێمی کوردستان پێویستی بەکاری پێکەوەی هەمویانی تیابێت نەکە ئەوەی کە لە نێوانی ئەم یا ئەو یەکێک اختیارکەی. زۆر باشە. ئەگەر ئێستا مایکرۆفۆنێ بخینە دەستی جەنابەت، ئەوەشی کە لە بەردەمتایە سەرجەم هێزە سیاسیەکانە و خەڵکی هەرێمی کوردستانیش هەمووی گوێی لە پەیامەکەی بەڕێستە بێ، بە یەک ڕستە چی بە خەڵک ئەڵی چی بە هێزە سیاسەکان ئەڵی بۆی کە کوردستان بەرەو ئاقارێکی باشتر بەرن. لە ڕاستیە من نەزانم ئێستا ناومێدیەکی زۆر گەورە لە ناو خەڵک دروست بووە چ سەبارەت بە حکمی خۆبەڕێوەبەری کورد و لە هەمان کاتیشە سەبارەت بە هێنانەکایی گۆڕانکاری لە ناو هەرێمی کوردستانە. بەڵام من بە خەڵکی کوردستان ئەڵێم کە هەموو گەلانی تری دنیا ژوا بوون بەو شێوەیە بوون تێکۆشاون لە پێناوی ئەوەی کە خۆیان خاوەنی بڕیار بن، کەس لە باتی ئەوان قەرار نەدات و بە هەوڵ و تێکۆشانی بەردەوام ئەمە هاتوتەکایە، بە ڕۆژ و دوو ڕۆژ ئەمە نەهاتوتەکایە، بەڵکو بە ململانێ و بە خەباتی چەند سەد ساڵێک ئەو دیموکراسی و ئەو خۆشگوزەرانی کە ئێستا لە ئەوروپا ئەیبینین هاتوتەکایەوە کە ئەو پرۆسەیە ئەتوانم بڵێم لە دوای شەڕەدینیەکانی ئەوروپا لە 1640ەکانەوە دەستی پێکرد لە کۆنفرانسی ویستڤالیاوە دەستی پێکرد تا کۆتاییەکانی سەدەی 19 و سەرەتاکانی سەدەی 20 ئینجا وردە دیموکراسی چەسپی. من ناڵێم ئێمە پێویستمان بەوەندە ساڵی تر هەیە بۆی بگەین بەوە، بەڵام ئەمەوێ ئەوە بڵێم کە پێویستمان بە پشوو درێژیە و ئەمەیە ئەوەش بڵێم کە تاکی ئێمە کە هەر یەکێک لە هاوڵاتیان گەلی ئێمە هیچی کەمتر نییە لە گەلانی تری دنیا بە هەوڵ و تێکۆشان ناومێدی چارەسەریان نەخێر نەک ناومێدی چارەسەریەوە ناکە. شتێکی تریش کە پێویستە کات میلەت ئێمە بیزانیەوەیە کە هەر کەسە و پێویستە کات شەڕی خۆی بیکات چاوەڕێی کەس نەبێ شەڕی بکات. یعنی جار بەجارە لە کۆمنتایی خوێنمەوە ئەرێ
ئەوە ئەی ئیشی ئێوە چییە تۆ بۆ ناڕۆی سکاڵایە تۆمارکەی کاکە من ڕۆم سکاڵا تۆمارەکەم بەس ناڕۆم سکاڵا تۆمارکەم تۆ لە دوورەوە دابنیشی ئەمە ناکرێت بەم شێوەیە ناکرێت ئەبێ شەڕی خۆت بیکەی شەڕی مافی خۆت دەبێ خۆت بیکەی تاک بە تاکی ئەم میلەتە بێ بیکە بەرە کۆتایەکانی بەرنامەکە چین پێمان خۆشە پرسیارەکانی کۆتایی تایبەتکەین بە موچە و قوتی خەڵک خۆتە زانی ئێستا ئاسوویەکی نوێ هەیە لە حکوومەتی عێراق سیاسەتێکی نوێ پەیڕەوەکرێ بۆ چوونی بەڕێستان چییە لەسەری موچە چی لێ دێ باشترە بێت یاخۆت درەنگێت سەرنجیەوە چییە لەم بارەکە خۆی هەندێک فاکتەری دڵخۆشکەر هەن و هەندێک فاکتەری هێنیشان خراپیشان فاکتەر دڵخۆشکەریەکان ئەوەیە کە ئێستا شێوەیەک لە کاری پێکەوەی هاتۆتەکایەوە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بە تایبەتی لە ناردنە دەرەوەی نەوت لە بیدایەتەوە تۆزێک خراپ مامەڵیان کرد لە هەناردەکردنی نەوتی کەرکووک و شوێنەکانی تر مەرجدانانەوە کە کارێکی باشیان نەکرد بەڵام دوایی ئەمەی کە ئێستا کراون لەو ڕۆوە ئەمە بەرژەوەندی هاوبەشێنەتەکایەوە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق و ڕەنگە لە هەمان کاتیشە شێوەیەک لە کرانەوە لە بەغداش دروست سەبارەت بە هەرێمی کوردستان بەڵام کۆمەڵێک فاکتەری ژەن کە پێویستە کات وریا بین و دەسەڵاتی هەرێمی کوردستان هەوڵی چارەسەرکردنیان بدا بۆی نەبێتە کێشە لە نێوان هەرێم و بەغدا جارێکی تر مەسەلەی ئەو کۆمپانیانی کە تا ئێستا پابند نین بە ڕێککەوتنی نێوان هەرێم و بەغدا کۆمپانیا نەوتیەکان ئەوە پێویستە کات هەوڵی یەکلاکردنەوەی بدرێ مەسەلەی دەواازە سنووریەکان و ئەوەی ئەسی کۆدا و جۆنیەتی مامەڵەکردن لەگەڵام پرسی داهاتە ناو خۆیەکانی هەرێمی کوردستان پێویستە کات ئەمانە کۆمەڵێک مەلەفن پێویستە کات لەگەڵ بەغدا ڕێککەوتنیان لەسەر بکرێت بۆ ئەوەی کاریگەری لەسەر قوت و موچەی خەڵکی کوردستان نەبێت ئەمەوێ کۆتاپەیامی دکتۆری یوسف محەممەد سادق لە ڕێگەی کۆباسەوە بۆ خەڵک ڕابکەینیت کۆتاپیامە چییە لە ڕاستیە وەکو باسم کرد ئەم گەلەی ئێمە هەوڕاز و نشێوی زۆری بینی و نوشستی زۆری بینیەوە و ڕەنگە یەکێک لە گەورەترین نوشستیەکان کە من ئەو کاتەم ناڵبووم بەڵام بیرمە سەردەمی دوای کیمیابارانی هەڵەبجە و ئەمفال بوو ئەم میلەتە لەو کاتە نەکەوت بە دڵنیاییەوە هیچ کاتێک ناکەوێ و پێویستە کات ئێرادەمان هەبێت و بزانین کە توانای هەستانەوە هەیە و ئەگەر هەمومان پێکەوە کار بکەین بە دڵنیاییەوە هەمومان لە پێناوی مافەکانمان تێبکۆشین کەس بۆ کەسی بەجێ نەهێڵێ نەڵێن وڵا ئەوە فڵان کەسە بێ بیکا یا ئیسار حزب پێویستەکە بیکە هەر یەکە لە شوێنی خۆی بۆ مافەکانی خۆی تێکۆشام کە بە دڵنیایی و ڕۆژگارێکی باشتر چاوەڕێمانە بێت دکتۆر یوسف محەممەد سادق زۆر سپاس بۆ قوبوڵکردنی ئەم دەرفەتەی کۆباس و خۆشحاڵ بین کە وەڵامی کۆمەڵک پرسی هەستیار و گەرمتدایەوە زۆر سپاس ئازیزانی کۆباس بەم زۆرە شاتینە کۆتایی بەرنامی ئەم جارەمان و تاکو بەرنامێکی دیکە هەمیشە شاد و بەختەوەر بن.